ساڵتان لێبێت و لە شارپرێسەوە ئەم کاتتان باش دوا بە دوای بڵاوبوونەوەی ئەنجامی هەڵبژاردننی پێشوەختەی پەرلەمانی عێراق سەرجەمهێز و لایەنە سیاسیەکان کاردانەوەی جۆرا و جۆریان لەبارەی ئەنجامی هەڵبژاردنەکەەوە هەبوو. بەشێک لەو هێزانە ڕازی بوون بە ئەنجامەکان و بەشێکیشان لە چەند ناوچەیەکی جیاواز ئەنجامەکانیان ڕەت کردەوە، بەڵام ئەوەی جێگەی سەرنج و تێبینی جددی بوو ئەنجامەکانی بزوتنەوەی گۆڕان بوو کە لە ئەنجامی ئەو هەڵبژاردنەوە هیچ کورسیەکی پەرلەمانی عێراقی بەدەست نەهێنا و ئێستا بزوتنەوەکە بۆ هۆیەوە بە بارودۆخێکی تا ڕادەیەک سەخت و ئاڵۆزدا تێدەپەڕێت. بەشێک لە لایەنگران و هەڵسوڕاوانی بزوتنەوەکە پێشنیازی جۆرا و جۆر بۆ سەرکردایەتی و جواتەکانی بزوتنەوەکە دەکەن. هەندێک پێیان وایە ئەمە سزای دەنگدەرانی بزوتنەوەکەیە بەهۆی ئەو بارودۆخە جیاوازانی کە پێشتر بزوتنەوەکەی پێدا تێپەڕیوە. من بۆ گفتوگۆی زیاتر لەبارەی دۆخی بزوتنەوەی گۆڕانەوە میوانداری هەڵسوڕاوی دیاری بزوتنەوەی گۆڕان بەڕێز بابەکر دڕەییم کردووە. کاک بابەکر سڵاوت لەبێ ئەم کاتت باش. دەمەوێت بۆ پرسیارە سادەیە دەست پێ بکەم، پێتان وایە بزوتنەوەی گۆڕان بۆچی بەم دۆخە گەیشت؟ سڵاو لەبێ و سڵاو لە بینەرانی جێکە و ئێوەش ئەم دەستگای خۆتان. بۆچی بەم دۆخە گەیشت لەبەرەوەی کە ئێمە وەکو لە شوێنی کەش باسم کرد دووبارەیەکەم و خاڵێکی گرنگە و خاڵە یەکەیمان دەرەوەی گۆڕان دۆخی دەرەوەی گۆڕان لەسەر ئێمە کاریگەری هەبوو کە ئێمە زەختێکی زۆرمان لەسەرکرا لە ساڵانی ڕابردووەوە پلانی زۆرمان لێکراوە ڕوبەڕووی زۆر شت بووینەوە کە ناکرێم لێرە باسیکەم خەڵک ئەزانێ کە چی بووە ئێمە تەقەمان لێکرا هاتنە سەرمان وە نامبڕاو کراین وە زۆر شتمان بەرەبکرا سەرۆکی پەرلەمانی ئێمە دەرکرایان ئێمە زۆر حەزێت دران کە حکایەتێکی تو لە تەفسیرێکە ڕەنگە باش نەبێت دەرە باسیکەم ئەوە علاقی بە دەرەوەی گۆڕان بەناو خۆی گۆڕان خۆشیەوە ئێمە لە ڕووی ڕاهبەری و لە ڕووی قیادەکردنەوە چێشەمان هەبوو چێشەکەمانەوە بوو کە ڕاهبەری و سەرکردایەتی ئێمە لە ئاستی خواستی خەڵکی کوردستان و دەنگدەری گۆڕان نەبوو بۆ معنای کە دەنگدەری گۆڕان و خەڵکی کوردستان شتێکی ئەویست و ئێمە بە ئاقارێکترا ڕۆشتین بۆ نمونە ئێمە توینە حکوومەتی هەرێمی کوردستان و بەشداریماکە لە کابینەدا کە خەڵک پێی خۆش نەبوو ئێمە بەشداری بکەین خەڵک پێی خۆش نەبوو لەگەڵ چێتیە ئێمە بچینەوە پەیمانە ئەومان کردیانی یعنی دوو هەنگاومان نا کە هەردوو هەنگاوەکە بۆ خەڵکی کوردستان و دەنگدەری گۆڕان هەنگاوی مەقبوڵ نەبوون ئەمانە کاریگەرێکی زۆر نێگەتیفی کە دەسەر ئێمەوە خەڵک بڕیارێندا لە فتری ئەم چەند ساڵ ڕابردووە دوای کۆچی کاگنوشوان تۆڵەمان لێ بکات تۆڵەکەش ئەوەیە کە خەڵک وشیارە خەڵک تێگەیشتن لەوەی کە ئەم جوڵانەوەی ئێمە ناتوانێت وەکو ئەوان ڕادیکال بێ لە کاتێکە لە کوردستانە گەندەڵی لە بینە قاقایە نادادی هەیە و تەداخلی وڵاتانی تر هەیە زۆر شت هەیە کە حکوومەتی هەرێمی کوردستان و کابینەکە وەڵام دەرەوە نییە و لە هەمان کاتێکێت شوک حزبێکی سیاسی لەم ناوچەیەدا بەشەکە لە نادادی و بەشەکە لە سیستمی سیاسی وڵاتەکە خەڵک چاوەڕێک گۆڕان بەشێک بێت لە چارەسەر و بەشێک بێت لە ڕخنەگرتنێکی سیاسی جددی وەک سەردەمی کاگنۆشوان بەداخەوە نەکرا بۆیە خەڵک لەم انتخابەتە تۆڵیان کردەوە و بەهوشیاری و مامەڵیان کرد و ماوت دەخێت بەم دۆخی ئێستا تێدەپەڕێت. ئەم دوو سێ ڕۆژەی ڕابردوو ئەوەندەی تێبینی کرابێت پێشنیازێکی زۆر جیاواز و چەندین پێشنیازی جۆرا و جۆر بۆ بزوتنەوەکە و سەرکردایەتەکەی دەخرێتە ڕوو بەڕێزت وەکو هەڵسوڕاوێکی گۆڕان سێ پێشنیازی ڕوون و ڕەوانت بۆ بزوتنەوەکە خستوەتە ڕوو. پێتان وایە ئەم سێ پێشنیازەی تۆ دەتوانێت چی بۆ بزوتنەوەکە بکات یان بە دیوێکی ترداگە پرسیارەکە بکەم ئەگەر ئەم سێ پێشنیازەی بەڕێزت جێبەجێ بکات بزوتنەوەی گۆڕان دەتوانێت چی بەدەست بێنێت؟ بەڵێ من پێشنیارەکەم زۆر ڕۆنکو تۆ باست کرد پێشدار یەکەم خانەیە دەسەڵاتی بڕیاردەری گۆڕان کە بۆتە هۆکاری ئەم شکستە بڕوات و شوێنی خۆ جێ بێڵێ بەبێ مەرج ینی مەرزانەڵێ بە فلان چیە دێ دوای من و چێ نایەت و هەڵیگرێ بۆ ماوەیەکی تر و بڵێ من ئێمە ناڕۆین تا جوات کۆ بێتەوە یا شەت شروع دانەنێ بۆەوە ینی من ڕێی منە ئەم خانەیە ئەوەی کە لە حیزبەکانی ترا مەکتەبی سیاسیە بڕوە سەد تا ئێمە ڕێزیان لێگرین و برادری ئێمە و هاوڕێ ئێمە و سەروەری ئێمە بوون و خۆشەویستی ئێمەمانە بە شوێنی خۆی بەڵاممانە چۆن دەڵێ مەسەرەن دایک دڵسۆزە بۆ مناڵەکەی خۆی بەڵامەوە دکتۆر بێنێ بۆ مناڵەکە کە نەخۆشەکەوێ شارەزایی و لێزانی لە سیاست و کاری سیاست شتێکە دڵسۆزی بۆ قەزەکە شتێکترە ئەم برادران دڵسۆز بوون بەڵام دڵسۆزی شتێکە وەکو باسم کرد جیاوازە لە مەسەلەکە ئەمە خاڵ یەکەم ئەبێ بڕۆن خواحەفیزیان بێ سەرچەوە خاڵی دووەمەوەیە کە گردی زەرگەتە چۆڵ بکرێت لە گۆڕان ینی گۆڕان شوێنەکە جێبێڵێت چونکە ئەم هەستەکەین هەندێک لە ئێمەکە کۆمپانیای وشە خاوەنی گردی زەرگەتەیە کۆمپانیای وشە لە ڕووی قانونیەوە مالکی ئەم شوێنەیە ناکرێت حزبێکی سیاسی وابەستە بێ بە کۆمپانیایەکی میدیاییەوە یاخود بە شتێکەوە کە ڕەنگە کار لەسەر فانکشن و کار لەسەر جۆری کارکردنی بکە بۆ ئەم پێشدارم کردووە کە من خۆم ئاگدارم خۆم لە جەرگەی ڕووداوەکانە بووم خۆم
4 ساڵ زیاتر بەڕێوەبەری گشتی کۆمپانیای وشەم خۆم لە دامەزرێنانی کۆمپانیای وشەم ئەزانم کە کەسانێکی زۆری ئەم دڵانەوەی لەوە عاجزم کە کۆمپانیای وشە کاریگەری بەسەر گۆڕان و هەبیاخد گۆڕان کە دەژێت کاریگەری کۆمپانیای وشەوە ئەمە بێگومان ئەوە خاڵێکی گرنگە خاڵی سێمیشەوەی کە ئەگەر ئەم دوشتە کرا ینی ئەم خانەیە وازی هێناوە لە گردەکە قەرار دەبێنە دەرەوە بێگومان دەتوان ئەم حرەکەی سەدان کادری بەتوانە باشی تیا هەڵی بژێرن دابرێ لەلایەن ینی کۆبنەوەی کە 100 کەس کۆ بێتەوە بڵێن کاکەم 6 کەسەمان قبوڵە تا فتری 6 مانگ ساڵێک چەند دابرێ ئەمانە کارەکانی حرەکە بکەنوە ئەم 6 کەسە ئەم 7 کەسە ئەتوانن ئەگەر بەتوانابن و لایەق و شایستە بنەتوانن دەریخەن بە خەڵکی کوردستان کە ئایا چیان پێ یاخود توانایی و هێزە شاراوەکانی ئەم جوڵانوێت چییە و چۆن نەتوانن بە خەڵک بڵێن کە گۆڕانکارێکی جددی و ڕیشەی و ڕادیکالەکەن پێشمە ئەمە ئەکرێ ئەگەر ئەم خانەیە بە ئاسانی دەزەکات پێشێتەوە وەکوتم خاڵی دووەمیشکە لە گردەکە بێنە خوارەوە بوون بینایەک وەک خەڵکی تر وەک حیزبەکانی وەک بۆنەوەی نوێ کە بوو نمونە مەقڕی نیشتێکی لێ بە خۆی خەڵکەکانی کۆبنەوە لەگەڵ ماڵی کاکشاسوار کۆبنەوە لەگەڵ ماڵی تر کۆبنەوە بە بڕای من بە گوڕانش بە هەمان شێوە ئەکرێ کە لە شوێنێکی تری دەرەوەی گردەکە کۆبنەوە بۆ ئەوەی کە هیچ کاریگەرێکی تری دەرەوەی گۆڕان ناتوانێت کاریگەری بخاتە سەر ئاراستەکردنی سیاست و پراکتیک و تاکتیکی زودۆی گۆڕان. زۆر باشە لە وەڵامی پرسیاری یەکەم باست لە دوشتی مای سەرنج کرد کە سزادانی جەماوەری بزوتنەوەکە بوو هاوکات باست لە هاوکێشە ئیقلیمی و ناوچەیەکان کرد پێتان وایە ئەمەی کە زۆر دەگوترێت کە ئەمە بەڕاستی بزوتنەوەی گۆڕان لەلایەن دەنگدەرەکانیەوە سزا درراوە بەڕاستی ئەمە واقعەکەی یاخود هاوکێشەی ناوچەیش کاریگەری هەبووە لەسەر ئەم دۆخەی کە ئێستا بزوتنەوەی گۆڕان پێیدا تێدەپەڕێت. بێگومان هاوچەشەی ناوچەی زۆر کاریگەری هەیە بەڵام هاوچەشەی ناوچەی شتێکی دراوە وەزێکی دراوە ینی بۆ ئێمە بێ بیزانین وەزێک نییە بۆ ئێمە مفاجئە بێ یاخود شتێکی تازە بێ گۆڕان لە ئەساسەوە کەوتۆتە بەر چەکش و لێدانی هێزە ئیقلیمیەکان چونکە گۆڕان بڕیاری دابوو ئێساس بڕیاری تا ئێساش کە نەبێتە بەشێک لە سیاسەتی ئیقلیمی وەک پارتی لەگەڵ تورکیا پەیوەندی هەیە یەکێتی لەگەڵ ئێران هەیەی و ئەمە معلومە هەموو خەڵکێکی مناڵێکی وڵاتەی زانێت گۆڕان باجی ئەمەی زۆردا و سەکردەکانی گۆڕان بەڕاستی هەوڵیاندا ئەم سیاست جێبەجێ بکەن کاک نوشوان مەسەلەن لەگەڵ داودۆغڵو کۆ نەبووەوە کاک نوشوان کە چوو بۆ ئێرانیش پێیوتن کە ئێمە حیزبێکی سیاسی سەربەخۆین و ناتوانین لەگەڵ هیچ وڵاتێکە ئێمە کاری دەستێک هەڵکەین بەڕاستی ئەمە بە شوێنی خۆی بەڵام لە ناوخۆی کوردستانە ئێمە ئەوای قیادە ئێمە بیزانیە ئەوای بیزانیە کە خەڵکی کوردستان چی ئەوێت خەڵکی کوردستان ئەوێت کە بەرامبەری چێتی پارتی سیاسەتێکی ڕوون و واضح حتا بێت کە تۆ قبول ناکە ئەم حیزبانە بەم شێوەیە سیاست بکە ئیکەن یەکێتی پارتی سەر ناکۆچەکانی یەکێتی پارتی بۆتە نیعمەت بۆیان لەم ناکۆچانە ئەخۆن ئەوان بەم ناکۆچانە ماون یعنی ئەوان بە ناکۆچەکانی بین خۆیان ئیتر ئەم وڵاتە ئەوە وێران بۆ کەی بینی نەیتوانیەوە بەرەو پێشەوە بچێ و نەیتوانیەوە کە لە دوو ڕۆژی ڕابردوودا بە دیاریکراوی زۆر بازەوە دەکرێت حتمما لە ناو چوارچێوەی پێشنیازەکانی بەڕێزیشتا ئەو هەبوو کە خانەی ڕاپەڕاندن و سەرکردایەتی تەواوی سەرکردایەتی بزوتنەوەکە دەست لە کار بکێشنەوە پێتان وایە هەم خانەی ڕاپەڕاندن هەم ڕێخەری گشتی بزوتنەوەکە ڕازی دەبێت بەم پێشنیازە لە ئەگەری ڕازیبوونیە گۆڕانج قازانجێک دەکات و بە پێچەوانەشەوە لە ئەگەری ڕازی نەبوونیان دۆخی گۆڕان بەرەوکوێ دەچێت من بەپێی هەواڵەکانی تا ئێستا هاوڕەکان لە ناو جوات تەلەفۆن مەگەڵاکردن ڕازی ئەبنێنەوە ئەچێ ینی خەبەرەکان بەرەوەەوە چێکە بڕیاری دەزەکات چێشانەوەکە بەرەو کۆتایی ئەچێ تام لە حەزەی ئێستا کە کۆبنەوەکە بەردەوامە ئەمە کارێکی باشە و جوڵانەکە بەرەو پێشەوە چێک کە بەبێ مەرج بێنی ئەم خانەی دەزەخاتە وەک دەستی خۆتە ڕابردووی جوڵانەوەکە دەزەخاتە داهاتوی جوڵانەوەکەش ینی ئەمە گرنگە بۆ لەمە دوا یعنیەوەی کە ئەمە کارەکان هەنگاگە چێتە پێشەوە بەرەو ئەوەی کە گۆڕان نەکەوێت بە تەواوی گۆڕان ێستا لە ئاستی پەرلەمانیا لە عێراق ینی کۆتایی پێهاتووە ئەگەر وا نەکەن لە ئاستی حیزبیشا کۆتایی پێدێ لە ئاستی حیزبی هەڵەوەشێتەوە چونکە تۆ وەختێک کە خواستێکی جەماوەری و خواستی هەڵسەڵاوان ئەوە بێت کە ئەم سەکردایەتی ئەم قیادەی ئەم ڕەهبەریە واز بێنێ ببێتە قوربە خۆی کاتە قوربانی بە جوڵانەوە کە بێگومان هەنگاوێکی باشە بێت ئەگەرەوە نەبێت بێگومان من ناتوان پێشبینی بکەن چونکە هەڵسەڵاوانی جوڵانەوە کە خەڵکی جوڵانەوە کە زۆریان ڕێی توندیان هەیە و ڕەنگە هەنگاوی کەبنێن مەسەن مزاهرە بکەن خۆریشان نامکەن ماگرتن کەن ڕەنگە چیتر بکەن یعنی ئەمانە بەڕێوەیە چونکە چی بکەن یعنی خەڵکە ڕێگاکانی خەواتی مەدەنی ئەمەیە بەرامبەر بە حیزبەکە خۆش بیکەیکە چیت ئەڵێکاکە من تۆم ناوێت ئیتر من متەزن نام بتەوە ئەم حرەکەی ئێمە زۆر خەڵکی ئەوە لە دوورکەوتەوە سەدان کادری بەتوانە سەدان پەرلەمانتاری بەتوانە سەدان کەسانی ئیداری بەتوانە هەمویان لە حرەکان بەجێهێش بەداخەوە کە ئێسا بەشێکی دەکات چۆڵ بووەوە ئەم کەوتنی ئێسای گۆڕان بەشێکی بەرەنجام و ئاکامی ئەو سیاسەتە خراپانەی ڕەهبەری ئێمە کە لە پێشترا ڕێز و
حرمەتی بۆ کادرانە نەهێشتەوە کە ڕێیان هەبوو کە ڕێکی جیاوازیان هەبوو کە جۆرێک لە پێشنیاریان هەبوو بۆ چاکردنی حرەکەکە یاخود بۆ بە شێوازێکی جیاواز لەوانیانی بۆیە پێم وایە ئەگەر سەکرداتی جوڵانەوە کە واز نهێنێت و دەست دەکات نەچێشێتەوە بێگومان شتێکی پێشبینی نەکراوە بە خودی منیشەوە. زۆر باشە لە 2 بۆ 3 کاتژمێری ڕابردوودا ئەمڕۆ زۆرترین تەرکیزی بەشێکی زۆر لە میدیاکان لەبارەی کشانەوەی بزوتنەوەی گۆڕان بوو لە حکوومەتە خۆجێیەکان و حتا باز لەوەش کراکە لە تەواوی کابینەوەی حکوومەتی هەرێم بکشێتەوە. پێتان وایە کشانەوەی بزوتنەوەی گۆڕان دەتوانێت چه خزمەتێک لەم دۆخەیە و لەم قۆناغەیە چه خزمەتێک بۆ بزوتنەوەی بکات دەتوانێت هەنگاوێکی باش بزوتنەوەکە بباتە پێشەوە؟ من پێم وایە ڕۆشتنی هاوڕەکانی بۆ حکوومەت یاخود بە حکوومەتی لۆکاڵی پەیوەندی هەیە بە انتخابەتەکانی پێشترەوە بە هەڵبژاردنەکانی پێشترەوە و ئەمانە مافیانەکە بڵێن لە حکوومەت تا ببێنن یعنی دەنگیان لەناو کاتی خۆی. بەڵام ئەمە مەسەلەیەکە پەیوەندی بە بڕیاری ئێستای خانەوە نییە. ینی ئێمە ئەبێت خودی خانە ینی ئێمە خەریکی چاشێکی حزبین خەریکی چاشێکی حکومی نەبین جارێ باشە بە بڕای من ینی ئەم چاشە حزبی هەڵکەین کە قیادەکەمان شکست یاناوە لە ڕاهبەریکردنە مەسەلەی شانە لە حکومەت بە بڕای من مەسەلەیە کە نابێ پەلیتیا بکرێت ینی هیچ پەلە نییە. ئەمە ئەکرێ هەفتەی کشانەوەی خێرای بزوتنەوەکە نیست لە حکوومەت من نەخێر من لەگەڵ کشانەوە نیم پێمانێ هیچ قازانجێکی نییە نیە برادرەکانی حکوومەت هاوڕەکەمان حکوومەتە مەسەلێکی جیاوازن ینی ئەوانە کرێ 2 هەفتێکە 3 هەفتێکە مانجێکی تر ینی ئەمە نابێتە قەزێکی هەستیار بۆ ئێمە لە ئێستادا. ئێمە ئێستا کێشەی حزبیمان هەیە حزب قیادەی ستافی حکوومەتەکە لە حکوومەتی لۆکاڵی لە حکوومەتی لە هەولێرش ینی لە هەردوو حزب قیادی کردو ڕاهبەری کردووە. ئێمە لە ڕاهبەرەکە چێشەمان هەیە دەبێت ئەوە حەل بکەین دواتر ئەمەی تر ئاسانە ئەکرێ مشاورە بکرێت بۆی کە بکێ بەلایەکە. هاوسەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان بافڵ تاڵەبانی ئەمڕۆ سەردانی گردی زەرگەتەی کرد لەگەڵ سەرکردایەتی و لەگەڵ سەرکردایەتی بزوتنەوەی گۆڕان کۆبووە. پێتان وایە لەم دۆخەیە یەکێتی نیشتیمانی دەتوانێت چی بۆ بزوتنەوەی گۆڕان بکات؟ من نازانم یەکێتی دەتوانێت چی بۆ گۆڕامکە یەکێتی حزبێکە خەریکی خۆیەتی خەریکی مەساڵحی خۆیەتی خەریکی بەژەوەندەکانی خۆیەتی لە من ناوچێ بە بەڵامانی دیارەکە پەیوەندی بەم دۆخەی بزوتنەوەی گۆڕانەوە هەیە ئەبێ هەیبێ بەڵام بێگومانەوان لەم کاتە حەز ناکەن 15-20 پۆستی ئیداری سلێمانی چۆڵ ببێەوە پڕکردنەوەی ئەو پۆستانە ئاسان نییە ڕەنگە ئەوان ئەمەدەیان نەبێ لەم کاتەدا بۆ ئەوە بەڕەنگە ئەگەر بۆ ئەوە بێانی بێگومان بۆ شای دروستبوون لە ئیدارا کارێکی قورسە و ڕەنگە توش کێشەی جەماوەری شارەکە ڕەنگە ئیشکالاتی بۆ دروست ببێ بێگومانەوە بۆ ئەوانش خۆش نییەوە بە ئەمە لە ڕووی خودی کارجێڕیەوە لە ڕووی وەزی سیاسیشەوە بێگومان ئەوان پیان باش نییە کە گۆڕان لە حکومەت بێتە دەرەوە و بێتەوە بە ئۆپۆزیسیۆن ئەمەش مەسەلێکی سیاسی جددیە بۆ ئەوان نازانم چی باسکراوە من لە خەڵکەوە بیستمە لە میدیاکانە بیستمەکەەوە کاک پاڤێڵ سەدانی بزوتنەوەی گۆڕانی کردو بەڵام بێگومان ئەوانیش بیرەکەنەوە لە وەزی سیاسی شارەکە لە وەزی سیاسی کوردستان لە وەزیەوەی کە چۆن بۆشاییەک دروست نەبێت لە هاوپەیمانێتیان لەگەڵ ئێمە لە هەم لە حکوومەتی هەولێرم لە حکوومەتی لۆکاڵی سلێمانیش ینی بۆیە بێگومان ئەوانیش حەقیانەکە بێن و ئەو بکەن بەڵام ئەمە ئەوان خەریکی ئیشی خوانی مەش خەریکی ئیشی خۆمانی یعنی هەر کەسە ئەڵێ فارس دەرین دنیا هەمیش هەر کەس بە فکری خیشە لەم دنیا کەسە خەریکی شەکانی خۆیەتی ئەوانی مشوری خۆیانە خۆن نەبێ مشوری خۆمان بخۆین ینی ئێمە دوو حیزب جیاوازین دروستکردنی هاوپەیمانێتی لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان لەلایەن بزوتنەوەی گۆڕانەوە کە بۆ ئەم هەڵبژاردنە پێکەوە لە چوارچێوەی هاوپەیمانێتیەکدا بەشداریان کرد بازەوە دەکرێت بەشێک لە دەنگدەر و هەڵسوڕەوانی بزوتنەوەکەش ڕخنەوەیان هەبوو کە دروستکردنی ئەم هاوپەیمانێتی لەگەڵ یەکێتی نیشتیمانی هێندەی زیانی هەبوو ئەڵبەت بە گوتەی ئەوان هێندە ببورن سوود و قازانجی بە بزوتنەوەکەوە نەگەیاند. پێتان وایە ئەم هاوپەیمانێتیە دەکرێت وەکو یەکێک لە هۆکارەکانی کەوتنی بزوتنەوەی گۆڕان لە پەرلەمانی عێراق تەماشا بکەین؟ من بۆ خودی هاوپەیمانەکە ڕێی وانە پێم وایە هاوپەیمانەتەکە ئەکرد بەهێز ئێمە بەهێزدار نەکەوتین لە هاوپەیمانەتەکەدا ینی کادرەکانی ئێمە هەڵسوڕاوەکانی ئێمە یاخود خودی کارکردنی ئەمە لە پرۆسەی انتخابەتەکە کارکردنێکی یاخود جوڵانەوەیکی بەهێز و بە قووت نەبوو ئەمە ئەکرێ وردی کەینەوە ڕێگە ئێستا فرسەت نەبێ باسیکەم بە درێژی بەڵام بۆ خودی نزیکبوونەوە ئێمە لە یەکێتی بە گشتی خەڵک پێ ناخۆش بووە دەنگدەری گۆڕان پێ ناخۆش بووە من ئەم مەسەلەی هاوپەیمانەتەکە یەک لە قتەیەکە لە فیلمەکە یاخود بەشێکە لە کۆی پرۆسە دەکرا ئەم هاوپەیمانەتە بە جوانی ئیدارە بکرایە باشتر وایە قازانجی بۆ ئێمە هەبووە بەڵام دەرکەوت کە بۆ نمونە کاقوباز دیارەکە کاقوبات خۆ سەرۆکی هاوپەیمانەکە بووە ئەو زۆر دەرکەوت و فعال بوو چالاک بوو ئیشی باشی کرد بەڵام هاوڕەکانی ئێمە بەگشتی من بەڕێی من و هەندێک خەڵکتریش کە مراقەبەمان کردووە بەهێز نەبووین لەوەدا ئەمەش بێگومان هەر زۆرێک لە عقوبەی ئێمە سزاکانی کە ئێمە سزا درای لەو کەسانەی کە ڕخنە لە
هاوپەیمانێتەکە دەگرن بیانوی ئەوە دەهێنەوەیان بەڵگەی ئەوە دەهێنەوەکە یەکێتی نیشتیمانی کوردستان لە چوارچەوەی هاوپەیمانێتەکەدا توانی بێتی سەر و 15 کورسی کە تا ئێستا یەکلایی نەبووەوە چەنە بەدەست بهێنێت لە کاتێکدا بزوتنەوەی گۆڕان هیچ کورسێکی بەدەست نهێناوە. بەڵێ ڕاستە بەڵێ بێگومان یەکێتی ئیتری حیزبەکانی دەسەڵات شێوازی خۆیان هەیە ئەندامی سابتیان هەیە ئەندامەکانی ئەوان چەسپاون ینی پارتی وێکێتی بە حکمی هێزی ئەمنی هێزی ئاساییش بە حکمی معاشخۆرێکی زۆر بە حکمی زۆرشی تر دەنگدەری گۆڕان دەنگدەرێکی وشاری ئەم وڵاتەیە دەنگدەری گۆڕان جیاواز لە دەنگدەری هەموو حیزبەکانی تری کوردستان دەنگدەری گۆڕان دەنگدەرێک هاتوو بە چاکسازی و پاکسازی ئەم دەنگدەر ئەگەر چاکسازی و پاکسازی نەبینێ دەگت پێ نادا جیاوازی ئێمە لەوان ئەوە ینی ئەوان دەنگدەر ئاشتاتەوە بە بڕای من ینی زۆر ڕوونی ئێستا ئەوەی کە من هەندێک پشت پێشدار کردو و کادریی گۆڕان و کۆسڵاوی گۆڕان پێشداری خۆم کردووە خەڵکیش پێشداری خۆی کردو ئەم پێشدارانە ئەگەر بگا بە سەرنجامێکی عملی و باش تەسەورەکەم لە ئەم 6 مانگی داهاتووە تی ئەگەی ناخوا ئەبێت یان نابێت هەستێتەوە یاننا بەڵام من حاڵی حەزر لە دیدگام ڕوونی ئاخوا ئەبرو کوێ بەرو کوێ ناچێت زۆر باشە دەمای وەکو دوا پرسیار ئەو پرسیارە بکەم کە ئایندەی نزیکی بزوتنەوەی گۆڕان چۆن دەبینیت لە بەتایبەت لەسەر ئاستی هەرێمی کوردستان من پێم وایە ئێساش لە ناو گۆڕاندا بە ئەندازەی دوو حیزبی تری حتا دەسەڵاتیش کادری دەسۆز و باش و بەتوانە هەیە و کادری خوێدەواریش هەیە کاتوانن ئیشێکی جدی بکەن بە وڵاتەکەمان ئەگەر ئەم ڕەهبەری ئێستا واز بێنێت و ڕێگا خۆشکەن بۆ کۆمەڵێک کادر و سەرکردێتر بێتە پێشەوە و ئەوانی تر قیادە بکەن و بە دڵنیاییەوە ئەکرێ کاری باش بکرێەوە زمینەیەکی باشێ بۆ هەستانەوەی گۆڕان و من ئەم چەند ڕۆژە کە ئەم قەزیە ڕوویداوە سەدا کەس تەلەفۆنەکەن پەیوەندی کە قسەمان لەگەڵاکەن کە هیوا و ئومێدە بەخشن بە ئێمەشکە ئەگەر بەردەوام بین نتوانین هەستینەوە و زمینەکانی هەستانەوەی ئێمە وەک زمینەی هەستانەوەی یاخۆ وەک زمینەی دروستبوونی نەوەی نوێ و حیزبەکانی ترەکە کورسەکانی زیادی کردووە. زۆر سپاس بەڕێز بابەکردڕێی هەڵسوڕاوی دیاری بزوتنەوەی گۆڕان سپاس کە لەگەڵمان بوویت بینەرانی بەڕێز سپاس بۆ ئێوەش هەرشاد بن کاتێکی خۆش خواتان لەگەڵ بێت.